شەڕ وەشەڕە شمشێر لە بەرامبەر متجاوزێکا کات کەسە ناو سەرزەمینی تۆ متجاوز کەس کە تۆ تعریف کاتۆ کە تۆ بەشەر یا بەشەر نییە تۆ هەییانیت تو چۆن ناتوانی بۆ خۆت شەڕکەی تۆ ئەوێنی 70 ساڵە پێش 80 ساڵە پێش کاورای کورد کە لە شاخوداخێکە هەوارگەی بوو یەڵاخی بوو قشڵاخی بوو دانیشتوو ئەیدی هێزێک تێت بەرەو ئەوی یەک نەفەر پەلامارە بڕنەوەکەی ئەدا و ئەچوو لە بەرامبەرە و هێزاوێسیە یەک نەفەر تعریفی مشەخەص بوو ئەگرا سەرزەمینە منەوە تۆ لەگرا چیەکەی لەگرا تۆ کێی ئیستێژم بچولاوە بخۆت فەزا دروستکە بێ بچۆ بەرەو ئەسحابە سپی خۆت تەکان بە بێ بچۆ بەرە دەرکە سەرا خۆت تەکان بە و خۆ پیشان بە و موچەمگەرەکە و اعترازات بگرە دەستەوە نە ئینسانە کوردی و اعترازی نەکردە ئینسانە کوردی ئەوەی هاتکە حیاتی تەنکاتەوە کەرامەتی ئینسانی بخاتە ژێرێ پێ کوشتگیسی لە بینی بردگە و سڵتە و دەسەڵاتە خۆی دانیاگە ئەمە حکایەتە ئێمەس و تێنە سەری ئەمەی تەفرەقە ئەخرێتە ناو ئینسانە کوردی تەمامەن بە سوورەتە بەرنامە ڕیزی بووگە تۆ ئیستە ئەزانی بۆچی حەلیمە کوردەوە ئێشێ 40 کاناڵی بوێت بۆچێ دەوڵەتە ئێرانی ئێشێ 50 کاناڵی فارسی بوێت دەوڵەتە تورکی 300 کاناڵی ماهوارەیی تورکی بوێت بۆ ئێشێ بیوێت کارکردە ئەمانە چی دەکەن تام سەرزەمینە خۆش لێت بسێنن لە تۆ ئینسانێکی بێ مەسرەفی بێ کەرامەت دروستکەن وا بە بەشەر حەساو نەکریانی تۆ منتەزری دانەیە تارانی پێت بێژێ کوردام ئادەمەی خوبیان تۆ منتەزری دانەیە ئەنکارایی متجاوز پێت بێژێ کورد و تورک هەفت دوونە تۆ منتەزری ئەوتە پێ بێژێ لە کاتێکە ئەم سەرزەمینە کوردەوارە دوو ڕەوایەتی هەست ئەم تەواوە خاوەرمیان ئەم کەلەن کوردەوارە دوو ڕەوایەتی هەست کوردیەت و ڕەهایی ئیسلام و قوروبە وما بەقیە مشتی جوولەکەی ئانووسی و خەزەرین جوولەکەی دۆنەمەن کاتکن ئەم هێزە قودرەتە ئێمە لە بین بووە بە وردی و بە خەسی ئەمانە لە دیبەیتەکانە تەرا ئەکەینەوە